بەڵێن هاژی دریا سکای بە مامۆستا فێسەڵ یوسف هەورێزکاری گشتیە تەوگەرە چاکسازیە کورد لە سووریە لەگەڵ منە. مامۆستا فێسەڵ ساڵە نهەیە دامەزراندنە تەوگەرە چاکسازی پیرۆز بێ. دخوازم تژمرە بەحسە ئارمانجێن دامەزراندنە تەفگەرێ بکێ دوا نە ساڵێن بوریدا حتا چه ئاستێکی تەفگەرێک کاریە ئەو ئارمانجێن و ژێرە هاتیە دامەزراندن بدەستە بینێ. سپاس شترا و تماشاوانن هیجات ماميرا گەلەک سپاس د وی سالڤەگەڕاندنە نەساڵی یا تەفگەرە چاکسازیە کوردی ئەز هێوی دکم ملەتێ ما حتانها جهنا سەرکەتیە و جهنا هێت خەباتێ دەیە بەرپێ هەرێ خورتر مافی خۆی چارەنووس بکاروەرێنێ و قاسی وێژی هێوی دکن ملەتی کورد کوردستان عراقی بسەرۆکاتیا جەنابێ سەرۆک مەسعود بهتر گاو و ئەو ناو ئەو ئاستانگایی و دۆر پێشکردنا سەر خلاص بی ئێمە وەک تەفگەرە چاکسازیە کوردی بەری نە ساڵاتە وەختێک و چێ بوو بەری شۆرەشا سووری بوو دوی وەختی دەژی گاوەک هات ئاوێتن بە ئالیێن و ئەمکاربن ڕەنگێکی ژێڕێخستنێک دیموقراتی گۆ هەر کەس تێدا جێهگرتی بێ ئەف مەسەلەی ناڤەندی ئەمکاربن ڕێکێ ژێرە ببینن گۆ خۆرد ژن کەسن هەرەمین کوردی دیتری چاوە تەبلی ڕێخستنێ ببن ئەمکاربن بهێرن گۆ ئەف جهێ گۆ قیادی هەر کەسێ گۆ کار بێ خودی نەرین و بەهوەری و ڕۆشنبیر کاربن تێدا جێهگرتی بن پشتی ساڵێکیش دامەزراندناوێ و دیارکردناوێنە شۆرەشا سووری دەست پێ کرد وەختی شۆرەشا سووری دەست پێ کرد ما ئارمانجێک سەرەکی ئەوا گۆ چاوا تەبلی بووناوێ شۆرەشێش بەرگۆ ئارمانجێ ملەتێ ما کەرئانینا ڕێجیمەکە دیموقراتی گۆدناودا مافێ ملەتێ کورد وەک شریکەکی هەندروێ سووریادا شریکەکی نەهەوە بمێنێ پەیا شریکێک بێ دوێ نادەژی بە تەفگەرە کوردی تمامیرە هێ دەستپێکی مەکاری بوو پازدەیە مەهانها هەفدیتنەك شێوەرمەندیە وەک تەفگەرە چاکسازیە کوردی بە هەورێزێ خۆرتای گۆ دەردکەتن خۆ پێشندانە بە شەپێلا پێشە ڕۆژرا بە پارتیا گۆ ڕەحمەتی عەبدڕەحمان ئالوجی سکرەتێرێ مەبهەفدورە چێ کرد دوی وەختیدا چاوەڕۆلا ملەتی کورد سووریادا دەوێ سەرهەلدانا گۆچێ بووی ڕۆژێ تێوێ چاوابی و مەکاری بوو گەلک ئەنجاماژێ پشتی ئەنجومەنان نیشتیمانی کوردی کۆنگرەیەکەمین لدار کەت مەهادەهادا مەدی ئەم نکارن خۆ بدن ئالیکی بیەک هەلوەستێ ملەتی کورد ئیرۆ دوی وەختی دەدهات خواستن بۆ یەک هەلوەست بێ یەک تشتێ مەی پرۆگراما مەی گۆ پەیرا ئەمکار بن ئەم تەڤلی ببن و بریار کۆنگەر دەجی هاتەدان و پشتی وێ ئەنجومەنا گۆژی هاتە هەلبژارتن گۆ دوێ تەفکەرە چاکسازی و ئەو پارتیەن گۆ ئەو هەفدیتنا شێوەرمەندیە ئەوژی جێهگرتی بند ئەنجومەنی باشە پشتی گوام بەێ بەڵێ بەردەوام بە پشتی ئەم تەڤلی ئەنجومەنان نیشتیمانی کوردی بوون مەدی داخوازێکی ئەم لە تێمە هێویە ملە تێمە تێدا بۆ ئەمکاربن ملێ خۆ بدنە هەفتوو و نمونونەکە بەرب ئالیەیەکی تیا دەچێ بەرب خەباتەکە گۆ کەسێک نکارێ بێوەڵە کورد هەر ئالی ڕەنگێکی دخوازی ئەم تەڤلی بوون و کاری خۆ و تشتی هەی ئەم هەندروێ ئەنجومەنێدا و حتا ئیرۆژی ئەم بەردەوامن و هەگەر سەرکەتنن هەبن تەفگەرە ئەمەرە هەندروێ وێ ئەنجومەنێدا جهێ سەر بلنداییە سەرفرازیە گۆ ئیرۆ ئەنجومەنامە جێهگرتیە دەستایوێ ئێگۆ کار پێت بێ ئێخۆجیهی ئێل دەرڤە دەستایە تەفاو دێدا جهێ دیترێ تمامژی ئەزجارێک دیت بێژم جهێ سەر بلنداییە و شەرەفەیە وەک تەفگەرەکێ گوام ئیرۆ ناو ئەنجومەنان نیشتیمانی کوردی ئەوا گۆ خودیە پرۆژەیەک نەتەوی کوردی یاگۆ پشتگرتی هێزن کوردستانی بتایبەتیژی سەرۆک مەسعود بەرزانی باشە مامۆستا فێساڵ تەفگەرە چاکسازی تەفگەرە بزا بارزگاری خوازە کورد چاوە دنەرخێنێ خەباتاوێ دەدەمە نەهادا
ئەس دەبێژم ینی هەگەر دەبێژێ مەسەلا کوردی سووریا خەباتە ملەتی کورد لە هەندروێ سووریا ئیرۆ ئەم بەشەکن ژوێ خەباتە ئەوە هەندروێ سووریا دە چارەسەریەک ببێ گۆرەجیمەک دیموقراتی بکاروەرێ دناورە دەستورێک هەبێ ئەو دەستور گۆ مافێ ملەتێ تێدا کاروەری ئەس وێنات بێژم جهێم خابنیە پشتی 8 ساڵە شۆڕشا سووری یا گۆ دەست پێکرد شۆڕشێک ئاشتیانە سڤید بوو مەسلەی لەشکەری و پەیرە مەسلەی تیرۆلیستا و پشتی وێ گەلێک پرزگرێکێوێ و ئەو ناچێبوون گریزێوێ ئیرۆ وەضعی کوردیژی دناودەیە حتا ئەنها مەسەلا عەفرینێ و دەرباسبوونا ترکا و دەستدانینە گۆدانینە سەر عەفرینێ و دەرد و ئێش و گۆ خەلکی عەفرینێ دبینن ئیرۆ وێرانکردن و خراکردنا گۆ ئەو گروپن ئەوێ گۆ ترکا ڤەگرێدای گەلێک تشتێ خراپکن لە ئالیە دی ترێژی ئیرۆ ئالیە گۆ ناولێتکن ڕۆژهلاتی فەرات هەنێک هەرەمەندیژی ناودە دێرا زۆرێ و ڕقاجار ئەمڕۆ پێت حسێ گۆ هەرەمێ کوردستانە سووریا گۆ بەرێمەد گۆ سێ هەرەمن سەرەکینە یانژی قەدیا ملەتی کورد نەوەک بەرێتێ لێ ئەم ئیرۆژی بەرپێدن هەندروێ ئەنجومەنان نیشتیمانی کوردی و ئەم وەک تەفگەر گۆ دوێ ئەم خورد بکن مەسئەلا داخوازە چارەسەرکردنەکەیش قەدیا کوردی باشە مامۆستا پرۆژێن تەفگەرێ دێ پێشە ڕۆژێ دە چه هەنەداک و پێشنیار بکێ لەسەر تەفگەرە ڕزگاری خوازە کوردی داکووان جەهبجە بکەی یعنی ئێمە ئەم ببینن یەکەمین ئەوە گۆ ئەنجومەنان نیشتیمانی کوردی دوێ خورد ببێ دەوێ سازیەوێ تمام خورد ببن ڕۆلێک وا هەبێ ئەوە کارێ دیموقراتی دناودا دناو پەیوەندیە دناو کەسێوێدا وەکی دیترێژی تێکلدار بێ خورد ببێ ئەو ڕێکەفتنێوێ ئێگۆ ناو ئۆپۆزیسیۆنێ دا هەگەر ئەتیلاف یانژی پشتی داخوایانیا ڕیاد دۆ ئەوە گۆ ڕۆرێکمە هەبوو تێدا وەک ئەنجومەن گۆ ئقرارکردنە سووریا گەلک نەتەو بێ نە تەنێ نەتەوەک تەنێ حەکم بکێ سووریاکردنە ناوەندی فیدرالی ئەمبەر پێدن قاسی وێژی ئەنجومەنان نیشتیمانی کوردی خورتتر و پەیوەندیە وێنا بە سەرۆکاتیێرە ئەمبەر پێدن گۆ ئەو پرسگرێکێ گۆش عالیە خۆدا حتا ئیرۆ پەیەدا تەفدەم هەڤبەندێ وێ عالیە ئەنجومەنێدا بەردانا گرتیا ڕێدانا کارێ سیاسی ڕێدانا کارێ ڕاگهاندنێ تمامی ئەم کار بن کار وەرێنن و ئەم دەست پێ بکن گۆ یەک هەلوەستێک بێ ئەم کار بن خورتاییە ئەمدان وستاندنێ بکن سەرماسا دووەلی یا گۆ چاودێریاوانە هەگەر بێ و حکوومەتێک گەلێک پێکهاتێ سیاسی تێدەبن ئێنەتەوی تێدەبن یانژی دەستورێک بێدانین یانژی هەلبژارتن تێدا هەبن گۆ ئەم کار بن خورد بن ئەڤە پرۆگرامامای سەرەکی یا گۆ ئیرۆ ئەم هەندروێ ئەنجومەنان نیشتیمانی کوردیدا سەر خەبتن و ئەم کاردکن گەلک سپاس ji bo mamosta Faysal Yusuf Abrêskarê giştî tevgera çaksazîya Kurd li Sûriyê qudrê Skype gel min bû gelek spas mamosta